لێرە لە قەزای حاجیاوە نیشتیمان باوەش بۆ تەرمی ڕۆڵەیەکی دیکەی ئیدارەی ڕاپەڕین دەکاتەوە کە لە پێناو ژیانێکی شایستەتردا ڕێگەی پەنابەری گرتە بەر بەڵام بەجەستەیەکی بێگیان و بەسەرهاتێکی دڵتەزێنەوە گەڕاوەتەوە. محەممەد سابیری تەمەن 24 ساڵان دوای 6 ساڵ چاوەڕوانی لە هەندەران بۆ وەرگرتنی مافی مانەوە دوجار بەڕووداوێکی نادیاری ئاگرکەوتنەوە لە شوێنی حەوانەوەی خۆی کۆتایی بە ژیانی هات. محەممەد دوای 4 مانگ لا ململانەیەکی توند لەگەڵ ئازارەکانی سووتان لە نەخۆشخانە بۆ هەمیشە چاوەکانی لێگنا. باوکی محەممەد دەڵێت بێکاری هۆکاری کۆچکردنی بوو دوای 6 ساڵ چاوەڕوانی بەڕووداوێکی نادیار سوتا و گیانی لەدەستدا. سەبارەت بە ڕوودا کە ڕووداوی ئاگرکەوتنەوە بووە و تا ئێستا پۆلیسیش زانیاری پێ نەداوینجاخوا هۆکاری ڕووداوی ئاگرەکە چ بووە لە ماڵی خۆی بوو ئیش شتیوای نەکردووە لە ماڵی خۆی بوو شۆشیالی هەبوو 6 ساڵ نەخێر هیچ گرفتێکی هەبوو هیچ گرفتێکی نەبوو. باشۆکاری ڕۆشنەکەی کە لێرە ڕۆیشت بێکار بوو چکارە بوو لێرە خوێن کار بوو دەستی لە خوێن هێڵگریش و کار و کەسابات نەبوو ڕێگای هەندەرانی گرتە بەر. چیرۆکی کۆچ و مەرگی گەنجان لە ئۆقیانوس و وڵاتانی ئەوروپا برینێکی ساڕێژ نەبووی ئەم کۆمەڵگایەیە. کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانیش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە بەرپرسیاری یەکەم لەم قوربانیدانە بەردەوامە دەزانن. لە مینبەری چاوەڕوانی گەڕانەوەی ڕۆڵەیەکی نیشتیمان ئەم پەیامە بەدەسەڵات و حکوومەت ڕابگەێنین چیتر گەنجان پەراوێز نەخا جیتر گەنجان هەڵوەدا نەکات کە تاکە بژاردەیان ڕاکردن بێ لەم نیشتیمانە نەک کۆچکردن. ئێمە چەندین ساڵە ئەم دەسەڵاتە ئاگادار دەکەینەوە بەداخەوە ئەوان بێخەمن بێباکن لەوەی کە گەورەترین سەرمایەی نیشتیمانە لە دەستمان دەچێت. ئومێد دەکەین ئەم کۆچە بوەسێندرێت و دوا قوربانیش بێت کە لە وڵاتی غوربەت بە بێنازی سەر بنێنەوە. ئامارەکان مەترسیدارن. تەنیا لە 5 مانگی ڕابردوودا نزیکەی 900 کەس لە سنووری ئیدارەی ڕاپەڕینەوە بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. کۆچی بەلێشاو کە سەرمایی مرۆیی و هێزی گەنجی ئەم وڵاتە لە نێو دەبات. بێباکی و بێپلانی حکوومەت لە ئاست دابینکردنی هەلی کار و ڕاگررتنی ئەم شاڵاوە وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ نیشتیمان لە گەنجەکانی خاڵی ببێتەوە هەندێکیشان گەڕانەوەی تەرمەکانیشیان بەنسیب نەبێتەوە و ببنە خۆراکی دەریاکان یان لە غەریبی ئەسپاردەی خاک بکرێن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام حاجیاوە.